پاراستنی بنکەکانی دەنگدان ئێستا پرسیاری هاوڵاتیانی کەرکووکە. فەرماندەی هێزی دژە تیرۆری عێراقی لە کەرکووک پلانەکانی تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرا دەکات. اليوم حقيقة كان مؤتمر عرض أو شرح الخطة الأمنية لحماية مراكز الاقتراع أثناء عملية الانتخاب، سواء الانتخاب الخاص أو الانتخاب العام اليوم 10 ولا يوم 12/5/2018. أعقب مؤتمر الأوامر اللي حضره كل الآمرين وكل المفاصل الاستخبارية اللي تعمل بأمرتنا واللي ئەمڕۆ پلانەکانی چۆنێتی پاراستنی بنکەکانی هەڵبژاردن شی دەکەینەوە بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق بە هاوبەشی هەموو ئەو هێزانەی کە لە ژێر فەرمانی دژە تیرۆری عێراقدان. ئێمە پاراستنی شاری کەرکووکمان لە ئەستۆ گرتووە بە تایبەتی لە ڕۆژی هەڵبژاردن کە سێ بازنە لەخۆ دەگرێت بۆ دەرەوەی شار، قەزا و ناحیەکان و بازنە سەرەکیەکانی شار و ناوەوەش. تەنانەت ئاسمانی کەرکووک بە فڕۆکەکانی سوپای عێراق و بە هاوبەشی هێزەکانی هاوپەیمانان ڕێگری دەکرێت لە هەر کارێکی نەخوازراودا هیوادارین پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی ئاسایی بڕوات بەڕێوە. لە ڕۆژی 5 ئایار هاتوچۆی ماتۆرسیکیل تا دوای هەڵبژاردن قەدەغە دەکرێت و لە 12 ئایاردا هاتوچۆی ئۆتۆمبیلیش قەدەغە دەکرێت. ئێمەش وەکو هێزە ئەمنیەکان ئۆتۆمبیلی تایبەت دابین دەکەین بۆ گەیشتنی دەنگدەران بە شێوەیەکی ئاسان بۆ بنکەکانی دەنگدان. سەرۆکی ئۆفیسی کەرکووکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ژمارەی بنکەکانی دەنگدان و خۆتۆمارکردن ئاشکرا دەکات و دڵنیایی پارێزراوی دەنگدەران و بوونی هەماهەنگی لەگەڵ هێزە ئەمنیەکاندا ڕادەگەیەنێت. ئێمە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کەرکووک ئێمە ئیمڕۆ نەدوەیەکمان کرد لەگەڵ قواتی ئەمنی بۆ ئەوەی تەنسیق و هەماهەنگی لە بینمان هەبێ بۆ ئیمڕۆ لەبەر ئەوەی سەرکەوتوو بین لە پرۆسەی هەڵبژاردننی کەرکووک ئینشاڵڵا بە هەموو ناحەیەکە و ئێمە ئیشەکان بەبەرەو باشی ئەڕوا. ئێمە کۆمیسیۆن مەراکزەکەمان 43 مەرکەزمانێ 315 مەرکەزی اختراعمانیە تەنسیقێکی ئەمنی باشمانێ لەگەڵ قواتی ئەمنی بە شێوەیەکی باش ئەڕاتە بەڕێوە هەڵبژاردننیش بە شێوازێکی قانون ئیداری فەنی و لۆجستیش بەسەرکەوتووە ڕوون ئینشاڵڵا. جگە لە هێزە عێراقیەکان هاوپەیمانانیش لە 12 ئایاردا هاوکار دەبن بۆ پاراستنی بنکەکانی دەنگدان و ڕێگریکردن لە هەر ئەگەریشی نەخوازراو. پۆلیسی کەرکووکیش ڕۆڵی کاریگەریان لە پاراستنی بنکەکانی دەنگداندا دەبێت. کارۆن محەممەد، کورتساد نیوز، کەرکووک.